هەورامان لە نامێکی میس بێڵدا. گێرترود بێڵ ناسراو بە میس بێڵ لە نێوان ساڵانی 1868 بۆ 1926 ژیاوە. توێژەر و ئاسەوارناسێکی بەریتانی بوو. لە بیستەکانی سەدەی ڕابردوودا وەک ڕاوێژکاری نوێنەری سیاسی بەریتانیا لەم ناوچانەدا کاری کردووە. بەڕای هەندێک لە مێژوونووسانی بەریتانیا یەکەم ژنە یاداشتەکانی خۆی نووسی بێتەوە و لە دوو بەرگدا چاپی کردەبێت. هەروەها خاوەنی ئەرشیفێکی گەورەیە لە وێنەی وڵاتانی ڕۆژەڵات. میس بێڵ لەلایەن بەریتانیاوە زۆر گوێی لێگیراوە. تەنانەت لە کاندنی باشووری کوردستان بە عێراقەوە بیرۆکەی ئەم ژنەیە و وەک ئەندازیاری نەخشەی عێراقی نوێ ناو دەبرێت. بەمۆیەوە زۆرێک لە مێژوونووسە کوردەکان وەک کەسایەتیەکی دژە کورد ناساندویانە. بەڵام دیوێکی تر لەم مێژوەدا هەیە، ئەویژەوەیە میس بێڵ هەرچەندە خراپەی بەرامبەر بە کورد هەبوو بێت، هێشتاش ئەو ئەرشیفانەی لە نووسین و وێنە نادیدە ناکرێن کە لەسەر مێژووی ناوچەکانی ئێمە پاراستونی و کۆی کردوونەتەوە. چوو بێتە هەر ناوچەیەک ئەوڵی داوە بەنامەیەکیش بوو بێت چمکێک لە مێژووی ئەو ناوچەیە ئەرشیف بکات. بۆ نمونە لە نامەیەکدا بۆ باوکی کە ئەو کات لە بەریتانیا چاوەڕی گەڕانەوەی کچەکەی بووە، بەم جۆرە باسی ناوچەی هەورامان دەکات. باوکە دەبوو بگەڕێمەوە سلێمانی و لە 15 مانگدا بە شەمەندەفەر بچمەوە بۆ بەغداد، بەڵام ئەوەم نەکردووە. کاپتن دۆگاڵز پێشنیاری ئەوەی کرد شەوێکیش لە هەورامان بەسەر بەرم. لە بەردەم ئەم پێشنیارە شل بووم و خۆم ڕانەگرت. هەورامان زۆر ناسراو نییە لە لامان و تاکوتەرا خەڵکی ئێمە دیویانە، هەر بۆیە ئەم هەلم بۆ ڕەخسا و نەمتوانی لە دەستی بدەم. چیاکانی هەورامان سەخت و دژوارن، شیوەکانی بەقوڵی چیاکانیان بڕیوە، پڕە لە دار و باخچەی بچووک. لێرە گوند نشینەکان دەژین و میلەتێکی زۆر کۆنن، بە دیالێکتێکی تایبەتی کوردی قسە دەکەن. بەگەکانی هەورامان خەڵکانێکی توند و ئاڵۆز و دەسەڵاتدارن، بنەماڵەیەکی گەورەی ئاینی شێخەکانی لێیە کە پەیڕەوی تەریقەتی نەقشبەندی دەکەن. پەیڕەوانی ئەم تەریقەتە لە شێوەی ئۆرتۆدۆکسی ئیسلامن، مەزەبێکی زۆر تۆکمە و بەربڵاون. لە دیمەشق و ئەستەمبول مزگەوت و دەروێش و تەکچێیان هەیە. هەورامانیش لەلای ئەوان خاکێکی پیرۆزە.